بەم سەرکەوتنەی پارتی دموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و هەروەها پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شۆڕەبەکاری سیاسی میوانی کوردستان 24 بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس بۆ جەنابەت دکتۆر. چاوەڕوان کراو بوو ئەم دەنگانە کە دەنگێکی زۆر بهێنێت پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ئەو هەڕەشە و گوڕۆشانەیەشی کە بەرامبەری ئەکرا، بەڵام ئەمێ بزانم هۆکاری ئەم سەرکەوتنە گەورەیە چی بوو لەگەڵ ئەو هەڕەشانە کەچی پارتی دموکراتی کوردستان سەرکەوت و چاوەڕوان کراویش بوو. دەزانی هۆکاری سەرکەوتنە گەورەکە بە ڕای من بۆ یەک خاڵی بنەڕەتی دەگەڕێتەوە. خۆی لە سیاسەتدا لە شرۆڤەی سیاسیدا گەڕانەوەی پرۆسەیەک دەرەنجامێک بۆ یەک خاڵ بۆ خۆی دروست نییە، بەڵام دەتوانین بڵین زۆرینەی بوو ئەم خاڵە دەگەڕێتەوە. خاڵی تریشەیە، بابەتی تریشەیە، فاکتەری تریشەیە. ئەوەیە کە چارەنووسی پارتی دموکراتی کوردستان و کیانەکە بە یەکەوە گرێدراوە، تەنانەت ئەندام و لایەنگرانی حیزبی دیکەش کە موچەیان بۆ دابین کردوون، کە شەهیدیان هەیە، کە خەڵکی تێکۆشەرن، کە خەڵکێکن قوربانیان بۆ ئەم خاکە داوە، ئینتیمایان بۆ حیزبەکانیان هەیە، بەڵام لە لایەکێکەوە ئەو ڕاستیە دەبینن کە ئەگەر پارتی دموکراتی کوردستان لاواز ببێ و بە ئاڕاستی ئەو هەڕەشانەدا بڕوا کەلی دەکرێت کیانەکە نامێنێ، کیانەکە لاواز دەبێ. واتە مەترسی بۆ سەر پارتی دموکراتی کوردستان مەترسیە بۆ سەر کیانی سیاسی هەرێمی کوردستان، بۆ سەر کەرامەتی ئەم خاکە. لەبەر چێ؟ لەوانەیە خەڵکانێک داوای ئارگومنتی سیاسی بکەن. من بۆ ئیلیت قسە ناکەم ئێستا، بە شێوەیەکی گشتی قسە دەکەم. ئایا بڕیار نەبوو ئەگەر زۆری نەبێنن حەشدی شەعبی بێ سێڵڤی لە ناو پەرلەمان بگرێ؟ بەڵێ بڕیار بوو. ئایا بڕیار نەبوو بەوەی کە بێن زۆرینەیەک دروست بکەن و بەبێ موناقەشە خۆ دروشمیان وابوو ئێمە هەرچی هەمانە لەگەڵ بەغدا ئەچین لە بەغدا پرستان پێ دەکەین وەرن چۆنتان دەوێت ئەم هەرێمە بەم شێوە دابڕێژنەوە. لە ڕاستیدا ئەم هەرێمە بەرهەمی دوای ڕاپەڕین نییە، غەڵەت تێگەیشتون هەندێک لایەنی سیاسی. بەرهەمیش خەباتێکە کە هێشتا دەتوانم بڵێم ئەو حیزبانە هیچیان دروست نەبوون بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە کە ئەو شۆڕشە بەردەوامە، ئەو خەباتە بەردەوامە. واتە کاروانی بزافی ڕازگاری خوازی کوردستان بۆ زۆر پێش هەفتایەکان دەگەڕێتەوە، بۆ چلەکان دەگەڕێتەوە، بۆ سەرەتای سەدەی 20 دەگەڕێتەوە. ئەم حکوومەتی کە هەیە، ئەم هەرێمەی کە هەیە، ئەم دەستکەوتانەی کە هەن شتێکی وندە تازەنین خەڵکانێک گرەوی لەسەر دەکەن. ئەم گرەوە مەترسیدار بوو، ئەم گرە و لەسەرکردنا. بەڵام لێرە بە ئەوەش لەمان لە بیر نەچێت لە چاو هەڵبژاردنەکانی 2013 2018 2021 دەنگی پارتی دموکراتی کوردستان زۆر زیادی کردووە. مەبەستمان لێرە ئەوەیە کە پێشتر کۆمەڵێک دیارە گلێ و گازندە هەبووە، بەڵام ئێستا نیشاندەری چیەکە لە دوای ئەو ساڵانە ئەم ژمارەی دەنگدانە زیادی کردووە؟ ئەمە پرسیارێکی جددیە. من ئومێد دەکەم، من وەڵامی ئەم پرسیارە دەدەم ئەوانەی گوێیان لێمانە و ڕۆژنامەنووسانیش زیاتر ئەمە بوروژێنن لە ڕاستیدا. دەنگەکان زیادی کردووە بە نێزیکی 250,000 230 شتێک بوو 230,000 باڵێ. ئەم ڕێژە دەنگ زیادکردنا ئاسان نییە. تەنانەت پارتی لە دوهۆک هێندەی تەواوی یەکێتی نیشتیمانی دەنگی هێناوە. جاوەرە سەر 400,000 دەنگی بەس لە دوهۆک هێناوە. مەبەستم لە خاڵە گرنگەکە چ بوو کە بۆ ئەوانەی گوێیان لێمانە بەرجەستەی بکەین؟ ئەوەیە کە ئەبێ ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی بڕیاردەر بناسرێنرێ. هەڵبژاردنە بڕیاردەرەکە، هەڵبژاردنە یەکلاکەرەوەکە، هەڵبژاردنە ساخکەرەوەکە. پاسادانمان پێدەگوت لەم کە دەمان خوێند، ئەوەی کە شتەکانی لە پاساداندا چۆن ئەبێ ئەم هەڵبژاردنە زەینی خەڵکێک بگۆڕێ. باشە دەکری ئێمە ئێستا من دێم بە ڕێزێکی تردی قسە دەکا، جەنابەت پرسیار دەکەی، سەرکردەکان پیرۆزبایی دەکەن، ئەمە زۆر گرنگە، بەڵام دەکرێت لێرە کۆتایی پێبێنین بەڕاستی نەخیر شتێکی تر هەیە. دکتۆر ئەڵەی زەینی خەڵکێک بگۆڕێت جەمەستم لە زەینەیە ئەبێ شتێکی کە بکەین. باشە ئێستاوا لایەنێک سەرکەوت بە ڕێژەیەکی زۆر گەورە. طبعا ئەم سەرکەوتنی لە کۆشکی سوی دیارە، لە ئەلیزێ دیارە، لە بەریتانیا دیارە، لە هەموو وڵاتیان دیارە. سەرکەوتنەکەی پارتی تەنها لە پەرلەمان و کابینەی حکوومەت نامێنێتەوە، کاریگەری دەبێت لەسەر بڕیاری لە مەودوای شیعەکان لە بەغدا کە بە ئاسانی نەتوانن وەک جاران مامەڵەی ژێربەژێر لە سەرسەری پارتی بکەن لە بەروی پارتی ئەو جەماوەرەی لە پشتا بڕوا تەماشاکەن. نەکەر پێم خۆشە شرۆڤەکان لە چوارچێوەی تەنها
فۆڕمکردنی کابینەکەشدا نەبێ لەوە گەورەترە سەرکەوتنەکە چ لە ڕووی زەینی بگۆڕێت تاکیدت کردەوە بۆیە منیش جەختی لێ دەکەمەوە ئەری بەڕاستی چەند ساڵێکە پارتی دموکراتی کوردستان وەکو ستراکچەر لە سەرۆک بارزانیەوە هەتا خوارێ و هاوڵاتیەکانیان بە تایبەتی لە سنووری زەرد تووشی جۆرێک لە غەدر دەبن تۆژێک لە دەستدرێژی دەبن یعنی هێرشکردنە سەر جەماوەرەکەیان بەرباران دەکرێت مەبینیمان لە یەکێک لە قەزاکان بە شەقلی ئەدرا مەبینیمان کە ئانەوێ لە شوێنەکانیاندا بیان سووتێنن بۆ لەبەر ئەوەی گوایە پارتی کۆمیسیۆنێکی هەیە ئەم کۆمیسیۆنە خۆی دیزاینی کردووە ئەندامەکانی هەموو پارتین کردراون تەزویر ئەکرێت نازانم چی ئەکرێ و دەنا حەزمی پارتی دوو کورسیش نییە ئیتر کۆمیسیۆنەکەیان لابرد پەرلەمانیان لابرد هەیە تەسلیمی بەغدا کرد تەسلیمی عارەب کرد مشکلی نیە سایکۆلۆجیکلی لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەوانە قەناعەتیان بە بەغدا هەیە وەک چۆن نەخۆشیەک هەیە زۆر جار قوربانیەکە عاشقی جەلاد ئەبێ ئەمایە بێگومان قوربانیەکە عاشقی جەلاد بووە دژمن ناحەزەکانی پارتی عاشقی جەلادی خۆیان بوون ئێمەیان بردە لای جەلادەکەیان گوتمان کاکە لە پێناو مەسلحەتی میلەتەکەی فەرموو ئەو جەلادەی کە ئێوەش و ئێمەش ئەکوژێ لەگە ڕێزم بۆ کۆمیسیۆنا مەقسەدم کۆمیسیۆنی بەغدانیە کە زۆر جوان دەرکەوتن کە مەفهومەکە بەگشتی فەرمون کاکە بە ئەوان هەڵبژاردنەکە کرد هەڵبژاردنەکەیان کرد کە هەڵبژاردنەکەیان کرد ئێستا بە چ وەستاون ئەو میلەتە نەفامە ئەی هاوار ببورن خەڵکی کوردستان ئەی هاوار میلەت مەفام نییە میلەت ئازایە میلەت ئەنفالیدا میلەت قوربانیدا میلەت چیمیایی لێدرا میلەت شەهیدیدا میلەت گەورەیە ئێمە خزمەتکاری میلەتین هەر هێزێک میلەتی بە نەفام زانی زەربێکی بەسەردابێنە خەڵکی کوردستان هەڵی گرن دکتۆر مەبەست گوایە تەماشاکە هێشتاش سەرکەوتنەکە بە قابلی پارتی نازانن گوایە میلەت ئەوەی قابیلە سەرۆکی لیستە بۆ دەڵێ میلەت ئەمەی قابیلە باشە دکتۆر من کە باسی زەینەکەم مەبەستم تەنیا ئەو زەینی دەرەوەش ئەو زەینە بگۆڕ زەینی مەبەستم ئەو لایەنانە بوو کە لە بانگەشەی هەڵبژاردن بە دروشمی ئەی ڕوخێنین ئەبێ زەینی ئەوان بەرامبەر بەم سەرکەوتنەی پارتی دموکراتی کوردستان چۆن بگۆڕێت لە کاتێکدا کە داوایان کرد کوردستان بە چەند بازنەیەک تیا هەڵبژاردن ئەنجام بدرێت پەنایان بردە بەر دادگای باڵای فیدراڵی و تەنانەت هەڵبژاردنیشان بردەوە بەردەمی کۆمیسیۆن ئێستا ئەو لایەنانە زەینەتیان ئەگۆڕێت لایەنەکان زەینەتیان ناگۆڕێ لەبەر ئەوەی ئەمانە قالبیان گرتووە قالبیان گرتووە بەس پێویستە خەڵکەکە زەینەتی بگۆڕێ من ئەڵێم خەڵکی کوردستان لە پرۆسەکانی ڕابردوودا بە دەنگی جەماوەری ئێمە لە دڵپاکی خۆیان خەڵکانێکیان ناردە بەغدا لەوێەوە لە هەیبەتی ئێرەیان دەدا خەڵکانێکیان ناردە بەغدا چاوساغیان بۆ موچە بڕین دەکرد خەڵکانێکیان بردە بەغدا دەزانی من قەت لە بیری ناکەم با مناقەشەکەمە زۆر ئەتەکێت و فۆرماڵ نەبێ با من بە سادەیی پێت بڵێم من قەت ئەو ڕۆژە لە بیر ناکەم کە کەناڵێکی ڕاگەیانم دەدی لە پشت دەبابەوە لە پردێ قەت ئەو ڕۆژە لە بیر ناکەم قەت ئەو ڕۆژە لە بیر ناکەم کە فەرماندەیەکی شاخم ئەوینی لە سلێمانی ئەیگوت هیچ موشکێک نامڕە چەند دقیقێکە لە ناو هەولێرن ئاڵای عێراق لە هەولێر هەڵ ئەدەن پاساوی هەموو ئەوانە لەم گەنجانەوە کە لەگەڵیان بوون لەم خەڵکی کە دەنجی پێداون لە زەیندا هەیە زەینیان وابووە کە پارتی دەنگەکانی خۆی نییە ئەم حەزمەی نییە ئێستا چی بە خەڵکەکە ئەڵێن خەڵک دەڵێن ئێوە نەتانزانیوە نەفامن خەڵک نەفام نییە خەڵکی کوردستان دەزانی یۆنامی کۆنسۆلگەریەکان کەناڵەکانی ڕاگەیانی جیهانی من 60 تا 70 کەناڵی جیهانیم لای خۆم کۆ کردوتەوە کە وەسپێکی گەورەی شارستانیەتی ئینسانی کورد دەکا ئینسانی کوردستان دەکا بە هەموو نەتەوە پێکاتەکانەوە باشە تۆ تەماشا بکە هەتا بەشێک لە کاندیدەکان کە ئەبێ بزانن یعنی 100 ساڵی کە پەرلەمان بێ ئەدەبی بەرامبەر قیادەی سیاسی کورد نەکەن بێنە پەرلەمانیش خەڵکانێکی لومپەنیان دانایە خەڵکانێک کە بێڕێزی ئەکەن خەڵکانێک هەمویان نا بەڵام ئی پارتی تەماشا بکە یعنی لێرە بە دواوە دنیا شامی شەریف نییە تۆش بیت بە کەیفی خۆت بەردەوامبی لەمە دوا مؤسساتێک دەبێت یعنی بۆ نمونە من حیزبیم جەنابەت حیزبی سەدانی کە حیزبی سەدانی کە لەم بازاڕە هەن حیزبی نین دەنگدەری پارتی نین دەنگدەری یەکێتی نین کاسبکارن نابێ من و ئەوان بە شێوەیە گاری بکەین ژیانی و کاسبکارە تێک بدەین وەکو لە ئیعلامەکە تێکیان داوە باشە دکتۆر با چەند هەنگاوی بگەڕێنە دووە ئارامیەکە ئارامی ڕنگدانەوەی گۆڕانێکی زەینی باسی ئەوە شەکەین کە ئەگەر
کابینەی دەیەم دامەزرا چۆن بتوانێت حکومێکی سەراسەری بکات بە هێزێکی سەراسەری باسی ئەوەشەکەین بەڵام با یەک چەند هەنگاوی بگەڕێنە دواوە جەنابە داماژەت بۆ کرد کە دەڵێن ئەم دەنگانێک کە پارتی هێنایەتی حاشا لە ڕووی بینەران خەڵک ناتێگەیشتووە بۆیە ئەو دەنگانی هێنا بە پایەکێتیش دەڵێن دەنگەکانی کێچێتیش هێناوی بەڵام من ئێستا لێرە مەبەستم یەکێتیە سیاسیەکان باش من لێرە مەبەستم یەکێتیە زۆر پارتی دموکراتی کوردستان تۆمەتبارەکرا بۆی کە تەزویرەکات ساختەکاریەکات بەڵام لە هەڵەبجە ئێستا بینین دەنگی پارتی دموکراتی کوردستان لە چاو ساڵانی تر هەر زۆری کردووە ئەگەر ساختەکاری بکردایە کەواتە لە ساڵانی پێشتر ساختەکاری ئەسڵەن بەرامبەر بە پارتی دموکراتی کوردستان کراوە چکە لەوێ دەنگی زۆر کەم بوو دەزانێت تێبینەکە گرنگە منیش بۆیە ئەڵێمە بێ بڕوات بە دەنگی ئەوەی هەڵەبجەیە هی پارتی زۆر لەوە زیاترە یعنی هێشتا ساختەکاری دەزانی لەبەر ئەوەی هەڵەبجە کەڵچەرێکی پەیوەندیەکی قوڵی لەگەڵ بزافی ڕزگاری خوازی کوردستان پارتی دموکراتی کوردستان و بارزانی نەمرەیە هەر وەکو قەڵات زێش یعنی پێشەلکاری کراوە یعنی غەریب بوو تۆ لە قەڵات زێ سەردەمانێک کە لە گەڕەکێک لە ئەنگرانی ئەحزابی دیکە تێدا دۆزیبایەوە لە ڕۆژانێک کە خۆم پارتی نەبووم یعنی قەڵات زێمان دەبینی هەمووی زەرد بوو باشە ڕاستیەکەت پێ دەڵێم ئەم منتیقانە لەبەر ئەوەی شۆڕش سەرکردایەتیەکانیان جوڵانەوەکانیان ڕاپەڕینەکانیان ڕووداوە گرنگەکانی مێژوویان لە ناوچە سنووریەکان بووە بۆیە لە زاخۆ بگرە بە سنوورەکان قەزاکانی سەر سنووردابڕۆ ئەوانە لاندکی لەوەی بەبند لاندکی پێگەیاندنی شۆڕشی کوردستان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان بوون ئەمە حقەتێکە سەبارەت بە حکوومەت جەنابەت باست کرد چی بکات پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی بۆ قۆناغی پێکێنانی حکوومەتی کابینەی دەیەم بۆ ئەوەی کە بەهێز بێت و حکوومەتێکی سەراسەری بێت ئێستا چه ئەرکێکی لەسەر شانە لە مەرحەلەیە زەینی لایەنە ساسیەکانیشن دێک بگۆڕێ گوایە ئەگەر دژی پارتی بی خەڵکی کوردستان دەنگت پێ ئەدا باشە من پرسیار دەکەم وەکو ڕەخنەنا ناوی یەکگرتوش دێنم چکە من ڕێزم هەیە بۆ جەنابی مامۆستا و خیادەکانیشیان زۆربان دەناسم لە نزیکەوە لە ئێستاوە بڕیار دەدەن ئێمە ناینێ ناو کابینە واتە لە خەتێکی تر بەردەوام دەبی قسە بە پارتی بڵین لەوانەیە دەنگەکانمان زیاد بکەن بێخۆ هێندا کۆمەڵی ئیسلامی قسەتان بە پارتی نەگوت تێندا تەلەڤیزۆنەکەی کە من مامۆستا عەلی باپیرم زۆر خۆش دەوێ و تقریبا خزبینی منتیقەیەکین و زۆر تێکەڵیانم یعنی لەگەڵ کوڕەکانی ئینسانی هێژا و سەنجینن یخۆ بەڵام کۆمەڵتون تر بوو بەڵام ئەوان دەنجیان پتر هێنا یعنی بۆ دەبێ یەکگرتووی ئیسلامی لە ئێستاوە بڵێ ئێمە بەشداری ئەم کابینە ناکەین پێویستە جارێ پێش هەموو شتێک ئۆفەرێک بۆ ئەم حیزبانە هەبێ کابینەی خۆیان لەگەڵ حکوومەتی یاریمی کوردستان چکە پارتی زۆر دەنگی پێویست نییە سێ کۆتا لەوێ 39 ئەوە 42 ژمارەیەکی کەمت پێویستە کاگە حەمە دڵنیام گومانم نییە لەگەڵدا دەبێ لایەنەکانی دیکە پێم وان نییە لەسەر هەندێک بنەما ئەوە بکەن یعنی ئینکار ببن کابینە پێک دێ بەڵام ئایەوە دروستە کابینە بەبێ یەکێتی پێک بێ نەخیر بەڵام یەکێتی نیشتیمانی دەبێ بزانێت کە کابینە پێک دێ بە بەرچاوی هەموو جیهانەوە کابینە پێک دێ کە کابینە پێکهێنا و سنووری ئەو لای لەگەڵ نەبوو سنووری سلێمانی تاکە سنوورێکی قوربانی پێشکێشکاری ئازایی مەزلومە کە زۆربەی کەس و کارەکەی خۆم لەوەیە پێش هەموو شوێنەکان پێویستی بە فۆڕمکردنەوەی حکوومەت هەیە بەرگەی ئەمە ناگرێ بێ یاری سیاسی لەگەڵکەی و بچی لەگەڵ ئەوێ بێ قسە بکەی و فشارێک و مەرجێک لەسەر ئەوە زیاد هەتا ئۆپۆزیسیۆنیش خەڵکەکەی تاکەی بەرگە بگرێ تۆ گەورە بکات بەبێ هۆ بۆچی تۆ دەنگت هێناوە بۆچی خەڵک دەنگی پێداوی بۆ ئەوەی کارنامەیەکت هەیە جێبەجێ بکەی لەوانەیە کارنامەی ئەمجارەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا دەڵێم کەسیش تەوجیهی نەکردوم ئەگەر بکرێت تۆز بە کورتی کاتم تەواو بەڵام کارنامەی ئەمجارەی حکوومەتی هەرێمی کوردستان پێم وانیە 100% کابینەی کارنامەی پارتی دموکراتی کوردستان بێ لەوانەیە کارنامەیەک حاضر بکرێ لەگەڵ ئەو هێزانەی ئیتیلافی لەگەڵ پێکدێنن من گوێم لێ و چەند جارێک گوتیان کارنامەکەی نا کارنامەیەک پێکدێنێ پێم وایە لەگەڵ ئەو حیزبانەی کە ئامادەن شانی لەگەڵ دەنەبەر بەڵام بە دڵنیایی وەک جاران ناکرێت پێیەکیان لێرە پێیەک لە بەهەشت و یەک لە جەهەنەم پێیەک لە شەرق و یەک لە غەرب دەستەکانت خۆش بێت دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شرۆڤەکاری سیاسی میوانی کوردستان 24 بوو سپاس